سۆما و دەریا لە ژووری کارەکەیاندا خەریکی وێنەکێشانن. ئەوان دوو هونەرمەندی گەنجن و پێکەوە کاری هونەری دەکەن و تابلۆکان دەکێشن. گەرچی بۆ کاری هونەری جێدەستی دوو هونەرمەندی جیاواز ئاڵنگاری خۆی هەیە، بەڵام سۆما و دەریا توانیویانە بە سەرکەوتووی بیرۆکەکانیان ئاڵوگۆڕ بکەن و بەرهەمی هونەری بەئافرێنن. یەکەم کاری ئێمە کە باز لە باوکو کوڕێکە کرد ئەو بوو بە خۆشحاڵیوانێ کارێکی زۆر باش بوو، خەڵک زۆر لێ رازی بوو، ستایلەکانمان تێکەڵ بە یەکتری کرد، شێوازێکی زۆر جوانی بەخشی و خەڵک کە بەرچاوی هاو ینی چاوی تێرە کرد کە ماناکەشی هەم زۆر جوان بوو. جا ئێمە تۆزە دوور کەوتینەتەوە لە تەقلید، حەزەکەین زیاتر فکری بن بابەتەکانمان. بە حکمی سەرەتای تەمەنی هونەریان ئەوەن کار لەسەر ژانرە جیاوازەکانی هونەری و وێنەکێشان دەکەن. ئێمە بەعام هەموو کەرەستەکانی هونەر بەکارێنین، هەم فەحم، ئەم بۆی ئاوی، هەم ئۆیڵ، بە گشتێم و ئیشێکی هونەری بەکارێنین بۆی خۆمان ببیننەوە لە کارێکی کەیە کە بتوانین شتێکی شاز ببەخشین بە بینەران. بەشێکی بەرچاوی کارە هونەریەکانی سۆما و دەریا پۆرترێتی ژنانن. ئەگەر ئێمە باز لە پۆترێتکەین بۆچی زیاتر ئێمە ئافرەت بەکارێنین، چونکە ئافرەت عادەتەن کە هەر بە ناسکی هاتۆتە سەر بوون، بەجددی هەنێشت ڕوو ئەیە لە ژیانی ئافرەتە کە ڕنگدانی زۆرە بێت لە داهاتوویە، بۆیە ئەمە زیاتر تەرکیزەکەینە سەر پۆترێتی ئافرەت. سۆما و دەریا دەیانەوێت لە داهاتوودا پێشەنگایەکی هونەری بکەنەوە لە شاری سلێمانیدا کە تێک ڕێکارە هونەریەکان تێیدا بەرهەمی هاوبەشی هەردووکیان بێت. لە داهاتووشە حەزمان کردووە کە پێشانگەیەک تایبەت بە هەردووکمان بکەینەوەنێ، بەڵام بەو شەرتی کە چەند بابەتێک کۆکەینوانێ لە خۆمان و ینی چەند ئیشێکی خۆمان بێ، ئەتوانین بە جێژ ئیشەکانی خۆمان تێکەڵ بوو و پێشانگای بکەین ئینشاڵڵا لە داهاتووە کە بمانێ بکەینەوە. ئەوان بەشێکی بەرچاو لە کاتەکانی ڕۆژ پێکەوە بەسەر دەبن و لە دەرەنجامی گۆڕینەوەی بۆچوون و کاری هاوبەشیان دەیان تابلۆکاری هونەری بەرهەم دەهێنن کە بەشێکیان لەم ژوورەدا کۆکراونەتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.